ئەم یامڕۆکەوە بینەوە نووسەری ئەم کتێبە بە پێچەوانەی هەندێک ڕۆشنبیری ترمان کە پێیان وا بوو لە پێشی شۆڕش بوونە لە پێشی ناڕزایی دەربوونەکانە ئیشی ڕۆشنبیرەکان نییە نووسەری ئەم کتێبە بە تاکیدکردنەوە لەسەر بەکردار لەوەی کە ئەگەر ئیشی ڕۆشنبیرەکان هەتا ئێستا گۆڕینی دنیا بوو بێت تەفسیری دنیا بوو بێت بێگومان ئێستا گۆڕینی دنیایەتی کتێبەکەش بمناسبە پێشکەشکراوە بە ببورن پێشکەشە بەو خانمە بوێرەی مەیدانی ئازادی ناسر قادر بەها پێشکەشە بە شەهیدانی دەستی قەدر شەهیدانی دەستی فاشزمی کوردی شەهیدانی حەبەی شوبات و ڕۆژانی دوایی هەوڕێن ئەمان ڕێگەم بن چەند سەرنجێ دەربڕم لەسەر کتێبەکە بەڵام بەبێ باسی کتێبەکە بکەم ئەو مێنێتەوە بۆ خوێندنەوەی بەڵام پێم باشە کە چەند سەرنجێک لەسەر کتێبەکە و چۆن ئەمە هاتن چۆن هاتوو مەلە چۆن لە ساڵی 2013 وەک ڕەشنووس کۆپیەکەمم هەیە لە ڕاستی 2013 زۆربەی بەندەکان فەسڵەکانی ناو کتێبەکە ئامادە بوون لە ساڵی 2013 طبعا لەو کاتەوە لە زۆرێک لە بۆنەکانە باسم کرۆ کە کتێبێکەیە لەسەر حەبەی شوبات بەڵام طبعا دواکەوت کتێبەکە دواکەوت لە دەمەشەمەوە بەڕێزم بەشێکی مەبەست بوو لە ڕاستیە هەندێک جا لای من نووسین سەحرێکی تایە سەحرێ لە نووسینە هەیە ناکرا ئەم کتێبە پێش ڕیفراندۆمی 2007 بنووسم لە ڕاستیە بۆیشە بەشە لە دواکەوتنەکان مانادار بوو پێش 2007 ناکرا ئەم کتێبە بنووسێ چون ئەم کتێبە ڕاستە لەسەر حەبەی شوباتە بەتابەتی فەسڵێکی بەکاملی بەڵکو دەڵێن باز لە ئەزمونێ دەکا باز لە ڕاستیە لە 30 ساڵی حکومڕانیش ناکە باز لە 100 ساڵی ڕابردووەکە من وەکو نووسەری ئەم کتێبە یاکو و کەسێک کە لە ڕێگەوەی پەیامەکانی ئەم کتێبە هاتوونەتە دەرەوە خراونە سەر لاپەڕەکان چکۆتم ئەمە شەیە من نەتوانم ئەو دیعایە بکەم کە هەندێک لەم شتانەی کە لەم کتێبە ڕاستیە من بووم بە ئامڕاز بۆ گەیاندنی من بووم بە ئامڕاز واتە من داهێنەرەکە نیم بەڵکو زەمانەکە لە ڕێی منەوە کتێبان نووسێتەوە هەندێک لەوانە لەبەرەوە ئازیزان پێش ریفراندۆمی 2007 جەوەر ڕۆحیەکە لەبار نەبوو ئەم هەروە ئەم کتێبە نەدەشیە پێش 16 ئۆکتۆبەر بڵاو کرابایەتەوە لە 16 ئۆکتۆبەر برینێکی گەورە گەمژەیەتێکی گەورە خیانەتێکی گەورە بوو 16 ئۆکتۆبەر کەوتن بوو کەوتن لە هەموو دنیادا ریفراندۆم ئەم مانایی هەیە دەربارەی مەسەلەیە کێشەیەک داوا لە هاونیشتیمانە نەکرێ بە ئایا بەنا ڕای خۆیان بدەن وجز یعنی چۆن نەخێر بەڵێ گرنگە نەخێریش گرنگە هەردووکی وەک یەکە چۆن ئەگەر ریفراندۆم بریتی بێ لە فەرمانێکی سوڵتانی وایە ریفراندۆمی بۆ چییە سوڵتان بڕیارەدا ئاوا و هەموو جەماعەتیش سەرچاوم دەستان خۆش بەس ریفراندۆم لە سیستەمە دیموکراتیەکانە یعنی ڕاپرسی لە خەڵە کەواتە نەخێریش بەقەدەر بەڵێ ئەهەمیەتی هەیە دەی ئێوە هەمووتان زۆر دوور نییە هەموو دەبیتانە کە چی وترا و چی نەکرا جاوانەمان کە وتمان نەخێر زۆرتر ڕوبەڕووی سوکایەتی و ترۆرکردنی کارەکتەر و ئەو شتانە بووینەوە ئێمە دەو سەرۆدەمەدا بە جوانی کەوتنە گەورەکانمان بینی هەموو میدیاکانی بەناو حیزب کەوتنە هێرشکردنە سەر ئەوانەی دەیانگوت ریفراندۆم گورز دەدا نەخیر بۆ ریفراندۆم نەتیجەکەشی دوای دەرکەوت ئەوانە باش بیریان کردێتەوە و دڵسۆزتر بوون بە تایبەتی دوای 16 ئۆکتۆبەر کە لە سڵاپەنجەوەیەکی خاکێک کە بە خوێنی 3000 پێشمەرگە و بریناربوونی 11000 پێشمەرگە لە دەست چوو ئەبوایە ئەوانەی هێرشیان کرد بۆ سەر ئەوانەی یان و نەخێر داوای بێن و داوای لەبوردن کەن کەچی تا ئێستاش بەردەوامن لە هێرشکردن خدمتهم